جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینەوە لاتان بۆ تاواکردنی ئەم چاوپێکەوتنە لەگەڵ بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر. مامۆستا پێش ناوبڕەکە باسی ئەوم دەکرد ئایا مالکی توانیوێتی مەلف لەسەر بەرپرسە کوردەکان کۆ بکاتەوە؟ بڕوا بکە بەڵگەیەکم بەدەستەوە نیش شتێکی وام نەبیستەوە بەڵام بە دووری نازانم. زیاتر و مەلەفانی کە کۆی دەکاتەوە لەسەر مەسەلەی گەندەڵیە یاخود لەسەر چییە؟ وڵای وا پێدەچێت جۆرا و جۆر بن هەر کەسە بە پێی خۆی. ئێستا سەباح ساعدی کە کاتی خۆی بەرپرسی لێژنی نەزا هەبووە برادەریشمە بە پیاوێکی پاک و حەقبێژی دەزانم لێم پرسی گوتمەوە چییە کاک سەباح شێخ سەباح وتی وەڵاهی ئەوە ئاستی سیاسەکانی ئێمە وا نزم بۆتەوە زاد تۆمەتباریان کردو بە قەتڵ و بەشتی ڕەوشتیش هەر کەسە بە پێی خۆی بۆ وێنە ئەوەی دکتۆر سەلیم جوگوور لێم پرسی گوتم مەلەفەکەت چییە وتی گوایە من دەستم بووە لە هێرشکردنە سەر پارێزگای سەلاحەدین و خەڵک کوژراوە و وتی بەخوا تۆ چەند ئاگەریم سەروەندەم ئاگالێ و هەر لێشی نازانم لەو مەسەلەی چەکوت ئەو شتانە هەر کەسە پێما بە پێی خۆی وا پێدەچێ دی خۆ من ناشڵێم هەر کەسێ مەلەفی هەو بۆی دروست کراوە بەس وا پێدەچێت دروستکردنیش هەیە بەڵام ڕەنگە خەڵکێکی هەبێ کە شتێکی بچوشی لەسەر لێ گەورەکەن یاخۆ ڕەنگە خەڵکیش هەبێ کە شتێکی لەسەر بێ بە تاکید. چەند نوێنەرێکی کورد لە بەغدا هەیە چەند وەزیرێکمان هەیە سوپاسەلاری عێراق لە ئەوی شەر کووردە باشە ئەمانە بۆ نەیانتوانی و لۆبیەک لانی کەم لەناو ئەنجومەنی وەزیرانە دروست بکەن بۆ ئەوەی ئەو بڕیارانە ڕەت بکەنەوە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەری دەکا خۆ بڕیارەکان بە تەنها نووری مالکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناتوانێت دەری بکات. ئایا کورد لەم بابەتەیە کەم تەرخەم نەبووە؟ ڕاستە ئەوە ینی پرسیارەکە تۆ بەجێیە و داواکاریی ڕەواشە کە دەبێ وابێ کە بەداخەوە ئەوەی کە من ئاگادارم بەداخەوە تا ساوای نبینم هەرچەند بیستم کە من دوێنێ تۆ ڕۆژشم بینی کە دەهاتینەوە لە بەغدا دیارە دەستخۆشی لێکردین لەو بەیانێکی خوێنمانوتی هەرچەند تۆزێت توندیش بوو بەڵام بیستم کە لە ئەنجومەنی نوێنەران باسی ئەوە کرابوو ئەنجومەنی وەزیران دە باسی ئەو کێشەی ئۆپراسیۆن دیجی لەو جوڵاندنی هێز بۆ ناوچەجێ ناوکەن کرابوو و دەبێ قسەشیان کردبێت بەڵام لە ئەنجامی ئەوەدا کە ئێمە ینی پەرلەمانتارەکان لەگەڵ وەزیرەکان ئاگامان لێکدینە خۆوان هەشتێکی بکەن مەگەر دوای بیبیستینەوە ئەگەر بەیەکەوە ڕاوێژ هەبێت و بەیەکەوە دانیشتن هەبێ وەکو من جارێک گوتم کێشەی کورد لە بەغدا ئەوەی بێسەرە هەر شتێکی بێسەر بوو بێبەریش دەبێت وەک پێویست ئاگامان لێکدینێ کەسێک نییە کۆمان بکاتەوە بڵێ بەیەکەوە ڕاوێژ بکەین بۆ وێنە لە ئەنجومەی وەزیرانەوە پرۆژە یاسا دەنێرێ بۆ ئەنجومەی نوێنەران ئێمەگەر پێشتر ئاگامان لێبێ ئایا وەزیرە کوردەکان ئێمە چۆن پشگیری ئەو پرۆژە یاسایان کردووە چۆن چەندی لە زەرەری کوردایە چەندی لە بەرژەوەندیماندا بەرچاومان ڕوونتر دەبێت بەڵام ئێمە جاریوە وەکو بڵی تووشی مفاجعە دەبین پرۆژە یاسایە کاتوە حتمما دەڵێن دیارە وەزیرەکان ئێمە لەوێ یا بێدەنگ بوون یا پێیان چاک بووە گەنا ئەمەیان ئاگادار دەکردەوە ئەو بێ ئاگایە لە یەکدی کە بەداخەوە ئەمە 2 ساڵ و نیوە لەوێ هەمیشە داکۆچیم کردوێتەوە با ئێمە ئاگامان لێگدی بێ با پەرلەمانتارەکان وەزیرەکان ڕۆژێکمان هەبێ پێکەوە دابنیشین ڕاوێژ بکەین تا ئێستا ئەو داواکاری هەر جێبەجێ نەبوو ئەگەنا قسەکەی جەنابەت زۆر بەجێیە و ڕەنگە ناشڵم بەرگریان نەکردووە بۆ وێنە کاک بابەکر زێباری هاتووە بۆ لای من باسی معاناتی خۆی کردووە گوتی مامۆستا وەزعەکە ئاوایە بەڵام مالکی بە شێوەیەک مامەڵە دەکا زیاد لە سەلاحیاتی خۆی زیاد لە سنووری خۆی تێدەپەڕێنێ و منیش لەوێ بەڵێ بەڵام قسەکەم نایخوا ڕەخنەش دەگرین تێبینیشمان هەیە بەڵام ئەو وەکو بڵێ بە زیادەوە سەلاحیەتەکانی خۆی بەکاردێنێ و هەروە وەزیرەکانی دیکەش کەم و زۆر دیارە معاناتی خۆیان باز دەکەن و هەیە بەڵام من پێم وایە کاتی ئەوە هاتووە هەموو ئەوانەی کە لەوێین لە بەغدا لە نێو خۆدا ئاگا لێکدیبوون و پێکەوە کارکردنێکی باشمان هەبێ وەکو فەریقێک و پاشان لێرەش لەگەڵ ئێرە کە تا ئێستا وەکو گوتم هەم لەوێ وەک پێویست ئاگامان لێکدێنی هەم لەگەڵ ئێرەش وەک پێویست پەیوەندەکان تونند و تۆڵ نین. ئەو وەفدانی کە سەردانی بەغدا دەکەن بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان ئایا توانراوە ئەو کێشانە چارەسەر بکریان بەرەو کێ ڕۆشتون بۆچی تەنگەژەی زیاتر دروست دەبێت جاگەر توانی بایان چارەسەر بوون و ئێستا ئێمە قسەمان لێ نەدەکردن نەخێر ئەو وەفدانی کە چوون من ناڵم هیچیان نەکردووە
بەڵام کێشەکان لەوە گەورەتر بوون بۆوان چارەسەر بن و ڕەنگە سەلاحیەت و دەستکراوەی ئەوانیش لەوە کەمتر بوو بێ کە ئەو کێشانە چارەسەر بکەن و من پێم وایە هەموو قەناعەتی خۆم پێویستە لەوێ ئەوان ئاگاداری وردەکاریەکان بە تایبەتی وەزیرەکانمان و ئەمجا ئەوانی ئەنجومەی نوێنەران بەرپرسەکان لەوێ بەرپرسەکانی کورد لەوێ یا کوردستانی لەوێ ئەوان بەڕاستی زیاتر ئاگاداری وردەکاریەکان پێویستە هەر شتێ بکرێت ئەوان بیکەن و ناشڵم لێرە و کەسیش نەچێت بەڵام پێویستە ئەولەویەت بدرێتە ئەوان و ئەوان دەستکراوە بکرێن و ئەوانیش دیارە بگەڕێنەوە بۆ هەرێم و بۆ سەرکردایەتی سیاسی و پرس بکەن بۆ پەرلەمان و بۆ سەرۆکاتی هەرێم و قسە بکرێ و ڕاوێژ بکرێ و کە تا ئێستا پێم وایە ئەو زەوتوانانەی ئێمە لەوێ ئەو پێگە و مەنسیبە سیاسی و حکومیە ئیداری حکومی و شتانە لەوێ وەک پێویست ئێمە لیان بەهرەمە نەبووین بۆ چارەسەری کێشەکانمان. زۆر جار بەس لەوە دەکرێت کە کورد هەندێک هەڵی استراتیژی کردووە لەوانەیە لە کاتی نووسینەوەی دەستوردا کە ناوچە جێ ناکۆکەکانی داناوە و ئاعترافی بەوە کردووە کە ئەم ناوچانە هەیە دواتر ئەم ناوچانی بەستۆتەوە بە بەغداوەنی بەستۆتەوە بە هەرێمی کوردستانە کە دوای ڕیفراندۆم چارەنووسی دیاری بکرێت. تۆ هاوڕای لەگەڵ ئەم بۆ چوونە یاخود چی؟ ئەو کاتە دەستور نووسراوت و من بەداخەوە لە زیندانی ئەمریکیەکان بووم ئاگاداری وردەکاریشتەکانی نەبووم و نەمبیستووە بڵێن شوی بووە چۆن بووە بەڵام من پێم وایە باشترین دەستور ئەگەر بە دڵی کوردیش نووسرابایە بەڵام دوای متابعەت نەبێ داکۆچیت نەبێ عەرەب دەڵێن لە یەضیع حەق وەراءه طالب ئەتۆ بە دوای حەقی خۆت دانەچی لێی نەپێچیەوە با لە دەستوریشدا تەسبیت کرابێ هەر بێسوودە بە بۆچوونی من نقطە زوعفی ئێمە بە دوادانەچوون و لێنە پێچانەوەیە خەم لێ نەخواردنە یعنی خەم لێ نەخواردن و مشور لێ نەخواردن و چاک بە دوادانەچوونە ئەوەیە ئەگەر نەبای ئەوەندە لە دەستوردا شت هاتووە لە ڕێکەوت نامەکاندا ئەوەی هەولێر ئەوەی کوێ شت هەیە کە ئێمە بە دوای دابچین و مافەکانی خۆمانی پێ دەستە بەرکەین بەڵام بە دوادانەچوون و کەم تەرخەمی هەیە و وەکو گوتم لە پێشەوە ئاماژەم پێدا سەرگەرم بوون بە هەندێشتی لاوەچی تر کە پەیوەندی بە دەستکەوتی حیزبی و سیاسی ئەوانەوە هەیە زیاتر ئەوە کاتەکەی پێم وایە بردووە ئەوەی کە جەنابیشت دەڵێ کە ئەو جێناکۆکانە بەسراون بێ ئەوانە ئەوە خۆ زۆر جار وەکو تیغی دوودم وایە سیلاحی دوو حەددەین ئەمن بۆیە زیاتر جەخ لەسەرەوە دەکەم و ئێمە لێرە وەکو کورد وەکو خەڵکی کوردستان قسە و گوتاری خۆمان یەک خەین لێنە خۆدا تەبابین بە یەک شێوە قسە بکەین لەگەڵ وێ ئەو شتانەی کە بە هەردوو دیواندا هەیە بۆ ئەوانیش و بۆ ئێمەش ئێمە دەتوانین بەو لایەدا بیخین کە بە قازانجی خۆمانە بەڵام وەختێک لەوێژ وەکو مۆرچی حیزبی بە هەڵسو کەوتەکانمانەوە هەبێ یەک بەو لایدا بچێش یەک بەولادا یەک بەولادا و ئەوانیش هەست بکەن کە ئێمە لێنە خۆدا یەقسەنین ئەو کاتە زیاتر لە خۆباییان دەکات و بەرامبەر بە ئێمە زۆر جار ئەو ڕخنیەش لە ئێوە دەگیرێت یعنی وەک ئۆپۆزیسیۆن کە هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆن نەیانتوانیوە خاوەنی گوتارێکی یەکگرتو بن بۆچی ئێوەش نەتانتوانیوە یەک گوتارتان هەبێت من پێم وایە ئەوە تۆزێک زیادە ڕۆی تێدا هەیە ئێمە لە شتی گشتیدا یەشین بەڵام خۆ دیارە لایەنە تایبەتمەندی خۆی هەیە کۆمەڵی ئیسلامی یەکگرتوویە و گۆڕانە بەڵام ئێمە لە سەر ئەو شەش پاکێجە ڕێکەوت بووین و ئێستا لەسەر کۆمەڵێک شت ئێمە ڕێکەوتوین بۆ ئەو شتانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە گوتمانە دەبێت کۆدەنجیان لەسەر دروست بکرێت تەوافقیان لەسەر دروست بکرێت بۆ وێنە مەسەلەی ڕەشنووسی دەستور دەبێت بهێنرێتەوە چی دەبێت چ بکرێت ئەو لیژنەی دانوستانکار کە بەداخۆ پەچی خرا ینی ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن نا لەسەر زۆر شت یەکین شتە بنچینەیەکان بەڵام خۆ هەر کەسە تایبەتمەندی خۆی دیارە دەپارێزێ ئێمە لەگەڵ هەردوو حیزبی حکومڕانیش و لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەش کە لەگەڵ ئەواندان دەگونجی ئەو خاڵە هاوبەشانە بێنین و کۆندەگیان لەسەر دروستکەین و هەر کەسەش تایبەتمەندی خۆی بپارێزێت. ئێوە بەوە تاوانبار دەکرێن کە پێیەکتان لە ناو ئۆپۆزیسیۆنەوە پێیەکیش لەگەڵ دەسەڵات زۆر جار پەیوەندی تایبەتی لەگەڵ هەردوو سەرۆک بارزانی و تاڵەبانی ینی دروستەکەن و هەمشۆتان هەیە ئایا چۆن توانیوتانە ئەم پێگەیەتان هەبێ هەم لە ناو ئۆپۆزیسیۆن و هەم لەگەڵ دەسەڵاتیش؟ وڵی سرۆخان ئەو پەیوەندی من بە شتێکی ئاسایی دەبینم ئێستا بۆ وێنە پێرێشە و
بۆ ئەو کۆبنەوەی کە ئەمڕۆ دەکرێ بە سەرپەرشتی جەنابی کاک مەسعود سەرۆژێریە من قسەم کرد لەگەڵ کاک نوێشیروان بینی قسەم لەگەڵا کرد دوای قسەم کرد لەگەڵ کاک مەسعود دوای لەگەڵ مام جەلال دوای لەگەڵ کاک نێچیروان لەگەڵ مامۆستا محەممەد فەرەج لەگەڵ هەموو ئەوانە با ئەو کۆبنەوە بکرێ هەومان بین با تێدا بەشدار بین قسەم لەگەڵ جەنابی کاک مەسعود کرد کە بە شێوەیەکی وابێ کاک نوێشیروان بتوانێت بەشدار بێت قسەم لەگەڵ کاک نوێشیروان کرد پێویستە ئێمە بچین قسەم لەگەڵ مام جەلال کرد کە وتی قسەم لەگەڵ کاک نوێشیروان کرد دوای قسەم لەگەڵ کاک نێچیروان کرد کە قسە لەگەڵ کاک نوێشیروان بکە بزانە باش بە شێوەیەکی وابێ هەموو پێکەوە بێت چونکە ئێمە لێرە لە بەغدا بەیەکەوەین پەرلەمانتارەکان و ئەوە بەڕاستی کاریگەری زۆر زیاتری هەیە با لەوێش بەیەکەوە بین بۆ ئێمە بەڕاستی ئەو پەیوەندیە ئاوایە ئەو پەیوەندی بۆیە کە ئێمە کۆدەنجی دروستکەین ئەو پەیوەندی بۆیە کە ئێمە لێرە گوتاری سیاسیمان یەکخەین ئەوانش کە ڕخنەیان لە ئێمە گرت بە بۆ چوونی من پەلیان کرد چکە دوانش هەروەکو ئێمەیان کرد ئەوەی دوایشیان باش بوو دوایش ینی دیدار کرا لەگەڵ هەموو لایەکدا ئەوەش ڕاستە بەڕاستی ئەو ڕاستی ئێمە بەیەکەوە بین باش ئێمە معارەزەین و ئۆپۆزیسیۆن ڕخنەمان هەیە لەسەر ئەدای هەردوو حیزبی حکومڕان لەسەر ئەوە کە تا ئێستا بەداخۆ ئێمە سوپایەکی کوردستانیمان نییە منیمانە دامەزراوەکان تا ئێستا دوو ئیدارەی هەیە تا ئێستا هەیمنەی حیزب هەیە بەسەر وەزەکاندا تا ئێستا پەرلەمان و پێویستکارانیە لێی ناگەڕن کارابێ تا ئێستا لە ڕووی داراییەوە ناشەفافیت هەیە لە ڕووی ئیداریەوە دابەشکردنی هەرێمی کوردستان هەیە بۆ هەرێمی سەوز و زەرد لەولا تەنیا بەرپرسەکان هەمووی پارتین لەولا بەرپرسەکان هەموو یەکێتین ئێمە تێبینیانەمان هەیە بەس ئایا ئەو تێبینی و ڕەخنانەمان وامان لێ بکە ئێمە قسە لەگەڵ یەکدی نەکەین وامان لێ بکە کە بەیەکەوە دانەنشین تەکبیرێ بکەین لە حاڵی خۆمان چ لێرە بۆ چاکسازی چ لەوێ بۆ کە ماف و دەستکەوتەکانمان مافەکانمان دابین کە دەستکەوتەکان پارێزگاری لێ بکەین باست لەوە کرد کە هەرێمی کوردستان سوپایەکی یەکگرتووی نییە زۆر جار هێزی پێشمەرگەی کوردستانیش بەوە ناوزەنگ دەکرێت کە میلیشیایە ئایا ئەم یەک نەبوونەوە یەکەوای کردووە ئەم پێی بوترێ میلیشیا من ناڵێ میلیشیا بەس من دەڵێم هێزمان هەیە هێزی سوپاییمان هەیە پێشمەرگە بەڵام یەک نەخراوە لە جیاتی ئەوەی کە وابێ کە مؤسسە و دامەزراوەیەک بێت سربەخۆ بێ بۆ پارێزگاری لە هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی کورد و مافەکانی کورد بەداخەوە کە زیاتر ڕەنگە تەوجیهات و ئاراستە لە حیزبەکان وەربگرێت بەتایبەت لە هەردوو حیزبی حکومڕان میلیشیا ئەگەر مەبەست پێ ئەوە بێ کە هێزی نایاساین پێشمەرگە هێزیی یاساییە بەڵام من دەڵم ڕێک نەخراوە مشیرەی ئەوەی گرفتەوەی کە ڕێک نەخراوە لە چەند یەکەیەکی سەربازیدا کە لە دامەزراوەیەکدا بۆکو دامەزراوی سوپا نەکەر ئەوێ ئێمە ڕەنگە پۆلیسەکەشمان وابێ و ئاسایشەکەش وایە و شتەکانی کەش هەرمان بەداخەوە بەڵام هەر ئێوە بوون کە باسی ئێوەتان دەکرد هێزی پێشمەرگەی کوردستان لە ناکۆکیە ناوخۆیەکاندا بەکاردەهێنرێت کەواتە لە کاری نایاساییە بەکاردەهێنێت چۆن هێزێک کە یاسایی بێ کاری نایاسایی جاری وایە شتێک بە یاسایی دروستکرا بەڵام دوای بۆ مەبەستی ناسایی بەکاردێ ئەوە نایاسایی نەبوو پەیامی ئێمە دەورە گیرا و کەناڵی NRT سووتێنرا و ڕادوێی کوێ و بنکەی کوێ و ئەوانە ئایا سوپایەکی گرتوویە دەیسووتێنێ یا هێزێکی هێزێکە کە تەوجیها لە حیزبێک وەردەگرێ ئێمە بەڵێ من ناڵم نایاساییە چونکە ئەمن بەڕەواشی نازانم هەمووشتی خۆمان بخێنە ژێر پرسیارەوە و بەڕەواشی نازانم هەمووشتی خۆمان زەربی سفرکەین بەڵام دەبێت کە کوڕەکان چاکەین باشە مە هێزیی یاساییمان هێز زۆر چاکە بەڵام پێویستە ئەوی هێزە یاساییە بۆ مەبەستی چاک بەکاربێنرێ و لە مەرجعیەتی یاسایی خۆی تەوجیهات وەربگرێ نەک بەلاڕێدا ببردرێ بۆ مەبەستی حیزبی و تایبەتی بەکاربێنرێ ئەگەر ناخۆ ئێستا سوپای عراقیش خۆ بە یاسا دروست کراوە بە دەستور وانە بەڵام ئێستا مەبەستی نایاسایی پێجێ بەجێ ناکرێت کە دەهێنرێ بە ناوچە جێناکۆکەکان ڕۆژنامەی هاوڵاتی باس لەوە دەکات کە دکتۆر محەممەدی کورتان بۆتە ڕاوێژکاری نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەکرێت کوڕی ئێوە ڕاوێژکار بێت لە ئەنجومەنی وەزیران کە ئێوە خۆتان لە ئۆپۆزیسیۆنن نەوە ڕاست نییە تاوان ئەسڵ ئەساسی خۆگە ڕاست بێ ئەو شتە ئاشکرا دەبێت نا بەس کاک نێچیروان تەمە سەرۆکی ئەو زانکۆیە کە محەممەد لێوەدا قوتابی بووە زانکۆی کوردستان و یەکەمیش بووە و دوایش لە خوێنی ماجستێرەکەشی هەر یەکەم بووە و دکتۆراکەشی هەر لەسەر ئاستی ئەو یاساناس پسپۆرە ئەوروپیەکان گرنگی پێدەن بە مححوتیان دەبی دکتۆراکەش دەربارەی عراق و
دیموکراسی لە عراقدا و ئەو ئاستانگاین دێنە پێشی ئەوانە هەر ئەوەندەیە قەزیە بەڵام دیارە کاگنی شیروان دەیبینێ ڕەنگە بینی بێتی جازا مەسەن وەکو قوتابیەکی دەرچووی ئەو زانکۆیی کە ئەو سەرۆکی بووە ئەمە ڕاوێژکارم هیچ وەکو کلمە گەشتێکی بێت تەمەنەوە دەردەکەوێت و پاشان محەممەدی هیچ پێگەیەکی حیزبیشی نییە من کوڕەکانی خۆمە برایەکانیشم کاتی خۆی پێشمەرگەش بوو لەگەڵ خۆم بەڵام بەڕاستی عیبرەتم وەرگرتووە لە بەرپرسانی دیکە پندم لەوان وەرگرتووە ناڵێ ئەسەعید و مەنی تەعەڵە بغەیریه بەختەوەر کەسێکە پند لە غەیری خۆی بگم پندم لێ وەرگرتوون نەبراکانی خۆم هێناوەتە نێوی هەبوو خەریکی ئیشی تاکسی و دوکان و شتی ئیشی خۆیان دەکەن کار و کەسابەتی خۆیان دەکەن و کوڕەکانیشم دەخوێنن گوتم بۆ خۆتان بخوێنن ئەلبەتە چالاکی قوتابیان و ئەوانە گوتومە کار بکەن وانە بەڵام محەممەد هیچ پێگەیەکی حیزبی نییە لە نێو کۆمەڵی ئیسلامیدا لەگەڵ ئەوشدا ئەوەش ڕاستیش نییە زۆر باست لەوە کرد و دووبارەت کردەوە مەسلەی کۆدەنگی نیشتیمانی بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە ئەشکرا باس لەوە دەکات کە قبول ناکات دەستوری هەرێمی کوردستان یاخود پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بگەڕێتەوە پەرلەمان تا نەچێتە ڕیفراندۆم دواتر هەموار بکرێتەوە یعنی چۆن ئەم کۆدەنگی دروستە بێ ئەگەر ئەو یاسایانە نەگەڕێنەوە بۆ پەرلەمان من پێم وایە پێشێ دەبێت تەوافقی لەسەر بکەین کۆدەنگی لەسەر دروستکەین تێبینەکانی خۆمان بگەینە لە یەک تێگەیشتن ئەو جار ئەوە بکرێت چونکە ئەو دەستورە خۆ بۆ ڕۆژێک و دوو ڕۆژنە بۆ ساڵێک و 2 ساڵ نییە هی پارتی و یەکێتی نییە هی هەموو هەرێمی کوردستانە لەبەرەوە پێویستە بە ڕوحێکی ئیجابی هەمومان مامەڵی لەگەڵا بکەین و هی هەموو لایەک بێت و هەمومان ئامانج و هیواکانی خۆمان تێدا ببینینەوە و نەکەر وەکو لایەنە سیاسەکان پرس بە خەڵکی دیکەش بکرێت پێشەوەی کە بگاتە هەنگاوی کۆتایی کە بریتێ لە خستنیە ڕفراندۆم و ڕاپرسیەوە کەواتە تا ئەو یاسانی کە کۆدەنگی نیشتیمانیان هەیە ئەو یاسانی کە ئۆپۆزیسیۆن داوا دەکا بگەڕێتەوە پەرلەمان و هەموار بکرێتەوە تا ئەو یاسانە نەگەڕێنەوە کۆدەنگی نیشتیمانی لە کوردستانە دروست نابێت نەخێت فیعلەن وایە من پێم وایە هەڵس و کەوتەکانمان لە بەغدا ڕنگدانەوە ئێرە ئەگەر لێرە خۆمان یەک نەخەین هەر هەمیشە وام گوتووە من لە دوادیدارم لەگەڵ جەنابی مام جەلالدا کە باسی ئەوە دەکرا کە بچێتەوە لە بەغدا و گرفتی بەغدا چارەسەرکاوتم جەنابی مام جەلال گوتی بەڵێ گوتم جارێ بیرت لەوە نەکردوەوە خۆمان لە نێو خۆماندا گوتی بابەتەمان بچم بۆ هەورێر و پێویستە دیداریش بێ کۆبوونەوەش بێ وتم با لێرە قسەی خۆمان یەک خەین ئەو کاتە جەنابیشت و غەیری جەنابیش باشتر قسەمان لێ وەردەگیرێ و باشتر دەتوانین کاریگەریمان هەبێ بۆ سەر ئەوە کە خەڵکی شاکەین ئەمما کەسێک کە بۆ خۆی خێر نەداتەوە بۆ خەڵکی خێر ناداتەوە بەتاکید ئەگەر بێسەرۆبەریەک ناڕێچێک لە بەغدا هەبێ ڕنگدانەوەی بێسەرۆبەری ناڕێکی ئێرەمانە پاکێجەکانتان تا ئێستا لە چەکمەجەکانە دانراوە تا ئێستا باسی لێوە ناکرێت چۆن ئێوە بشداری لە چاکسازیدا دەکەن یاخود چۆن متمانەتان بەوەی هەیە چاکسازی بکرێ ئەگەر پاکێجەکانتان تا ئێستا ئیشی لەسەر نەکرێت وڵی من پێم وایە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن بەڵێ پاکێجەکان پێمان وایە ئەگەر بە هەند وەربژیرێن و کاریان لەسەر بکرێ چارەسەری ڕیشەی بۆ زۆر لە کێشەکانی هەرێم لەو پاکێجانی ئێمەدا هەیە بەڵام ئێمەش دیسان وەکو دەمارگیری تەماشا پاکێجەکانمان نەکەین باشە بابێن تەفاهم بکەین لێک تێگەیشتم کە لەگەڵ پارتیوێکێتیدا پاکێجەکان بالە دەدانین بەڵام بابێن نێوڕۆکی پاکێجەکان و بابێن ئەوە خۆی ئمە کۆمەڵە قەیران و کێشەمان هەیە بابزین چۆنی چارەسەر دەکەن واتە با پاکێجەکانی ئێمەش نەبن وەکو کوردەواری دەڵێت تۆ کاڵەخۆر یا بێسان ڕنی گرنگەوە کێشەکان چارەسەر بن جابە لەسەر بناقی پاکێجەکانی ئێمە نەبێ لەسەر بناقی پرۆژێکی دیکە بێ گرنگ هەومان بگەینەوە قەناعەتەی کە ئەو کێشانە دەبێت چارەسەر بکرێن ئەوەش بەوە دەبێت کە بەڕاستی هەمومان پێڕە بەرژەوەندی تایبەتیەکان بخەین لە کەوڵ و قەپێلکی حیزبایەتی و بەرژەوەندی شخصی و حیزبی و ناوچەیی و ئەوانە بینە دەر بینە فەزای فراوانی وڵات بەڕێوەبردن بە تایبەت بۆ ئەوانی کە پێگەکانیان ئەوە دەخوازێ سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی کۆمار سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەوانە بەڕاستی زیاتر چاوەڕوانی لەوان دەکرێت کە بەڵام ئەوانیش جێبەجێکردنی پاکێجەکانیان بستۆتەوە بە بەشداریکردنی ئێوە لە حکومەت وەک ئۆپۆزیسیۆن کەواتە تاکو بەشدار نەبن لە حکومەت ئەو پاکێجانە جێبەجێ ناکەن ئێمە قسەمان کرد لەو بارەوە ئەگەر ئێمە جارێ لە پێش پاکێجەکاندا شتی دیکە
هەیە خەڵکی دیکە شتیکە داواکرا دەبێت بکرێ زمینە خۆش بکرێ بۆ ئەوەکە ئەو بێ ئەمجا ئەو پاکێجان لە بەر ڕۆژنای ئەو پاکێجانە خۆتەمان هەمووی بە شەو ڕۆژە جێبەجێ ناکرێت هەندێکی درێژخایەنە بەڵام نا هەندێک هەنگاوی دیکە هەیە دەبێت ئەوە بکرێ زمینە خۆش بکرێ ئەمما مەسەلی بەشداری ئێمە لە حکوومەتدا من پێم وایە ئەوە نابێ بکرێتە مەرج عەقڵمان نایبڕ بەشدار نابین بەڵام بینی بە هەمومان کێشە و قەیرانەکان چارەسەرکەین و دوایی ئەگەر چارەسەری کێشە و قەیرانەکان پەچی لەسەر بەشداری ئێمە کەوت من پێم وایە هیچ کەم لە لایەنەکانی معارەزە لاریانیە لە بەشداری لە حکوومەتێکدا کە بتوانێت بەڕاستی حکوومەتی هەموو لایەک بێ بتوانێت ئەو کێشە و قەیرانان چارەسەرکە لەژێر هەیمەنی حیزب بێتە دەرێ و فعلا حکوومەتی هەموو لایەک بێ و ئەو هەنگاوانە بنێ کە خەڵک چاوەڕوانی دەکات لە ڕووی دادگەری کۆمەڵایەتی لە ڕووی شەفافیت لە بودجە ئەوەدا لە ڕووی ئیداری لە ڕووی نەهێشتنی قۆرەخکاری من پێم وا گەروا بێ ئەو کاتە خۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێمانی کەس لاری لەوە هەبێت لە حکوومەتێکی وادا بەشدار بێت سەرڕای ئەوەی کە بارودۆخی ئەمنی لە بەغدانا لەبەرە و هەم وەزعی سیاسیش لە بەغدانا لەبارە بەڵام دەبینین کە دەستەی نەزاهە لەوێ کار دەکات داواکاری گشتی زۆر جار کاری خۆی دەکات بەڵام ئەمە لە هەرێمی کوردستانە نابینرێ بۆچی کوردستان نیتوانیوە دەستەیەکی نەزاهەی هەبێت لەبەرەوەی کە بەڕاستی بەنسبەت دەستەی نەزاهە لەبەرەوە کە بەداخەوە ینی لێرە بەڕاشکاوی دەڵێم پارتی وێچێتی ئەو مەسەلەی بودجە و داراییەکە لە هەرێمی کوردستاندا هەیە تا ئێستا بە زیاتر وەکو تەسەڕوفی حیزبی کاریان تێدا کردووە ئەگەر من جارێک بە بەرپرسێکیان وەکتم باشە ئێوە زۆر سەیرە باشە بۆ نایەن چی هەیە پێشانی خەڵکی بدەن ئەو تەمومژێ بۆ بەسەرەوە بێ نەوت چەند دەچێت چۆن دەچێت غاز گومرگ مەسەن بودجە لەوێ ڕادێ بۆچی هەنی ڕوون و ڕاشکاوی ئەوەی پاکە بێباکە ئەم پێم وایە وەکو کوردواری خۆمان دڵ ئەو ماستە موێشی تێدایە گەرنەگە هیچ مووی تێدا نیە بیخە ڕوو بەنسبەت دەوەی دیعای عامیش خۆ دیارە بەڵێ لەوێ ئەوە هەیە بەڵام من پێم وایە لەسەر ئاسی عراقیش دەسەڵاتی دادوەری بەداخەوە نەیان هێشتووە سەربەخۆ بێ کە لە دەستوردا دەڵێ و سێ دەسەڵاتە سەربەخۆن بەڵام نەیان هێشتووە دەسەڵاتی دادوەری جەنابیشت دەزانی ئێستا لەوێش لە بەغداش ئەو بڕیارانەی کە دەردەکرێن چەند سیاسەتیان لە پشتەوە هەیە بوو کەس دەزانێ لێرە شەر وایە بەداخەوە خۆ تا ئێمە قەرار نەبوو ئەوانەی کە تەقەکەرەکان لە خۆ پێشاندەران تەسلیمی دادگا بکرێن ئەوانیش و ئەوەی کەم تەرخەمیش بوون و چی ئەی بۆ نەکرا ئەگەر بە ئیرادەی دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێ پێم وایە بە شەو ڕۆژێک ئەو شتە چارەسەر دێ بەڵام بەداخۆ سیاسەتی لە پشتەوە هەیە ئەمن مەسەلەی هەم مەسەلەی دارایی مەسەلەی دادوەری کارانەبوونی نەزاهە و کارانەبوونی دیعای عام پێم وایە کە زیاتر بەداخەوە ئەو وەزع سیاسیە لارە کە دەمانێت ڕاستی کەنێ ئەوە نایڵێ ئەم بابەتانی کە ئێستا باسی لێوە دەکەیت ئایا هەمووی لەگەڵ هەردوو سەرۆک تاڵەبانی و بەرزانی باس کردو و ئەوان یعنی ڕایان چی بووە لەسەر مەسەلەی چاکسازی لە هەرێمی کوردستان بەڵێ هەرێوەڵاوەی کە بە پێویستمان زانی باسمان کردو لەگەڵیان و دڵسۆزانش و من عادەتیشم نییەوەی بە چاکی بزانم بەڕاستی بزانم پێیان دەڵێن گوێ نادەمەی دەخوا پێی خۆشە پێی ناخۆشە چونکە من پێم وایە دڵسۆزی ئێمە بۆ یەک دێوەیە کە ئەوەی بۆ یەکدی بە باش دەزانین بە یەکتری بڵێین نەک ئەوەی تەرەفە بەرامبەرەکە پێی خۆشە هیچ کەس ڕەنگە پێی خۆش نەبێ ڕەخنە تاڵە بەڵام من بە توانای خۆم ئەوەندی کە لە وەزعەکەم ڕابینی بێ بەڵێ چی بە چاکم زانی بێ لەگەڵ ئەوان شوگە هە بەڕێزێکی کرد بەڵام زۆر جار بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستانیش باس لەو گەندەڵیە دەکات یاخود تەنها باسکردنی گەندەڵی چارەسەرە خۆ لە بیرتان نەماوە کاتی خۆی من باسی هەندێک کەسم کرد گوتم ئەگەر ئاوا بکە و ئاوا بکاتزانی گەندەڵی لەکوێ هەیە من پێم سەیرە ینی بەرپرسانی باڵای ئەم وڵاتە بڵێ گەندەڵی هەیە باشە گەندەڵی چارەسەریکە من وەکو ئۆپۆزیسیۆن تەنها ڕەخنە بگرم بەڵام تۆ حکوومەتی دەسەڵاتی جێبەجێکردن بەدەستە ئیدارەی ئەم وڵاتە بەدەستوێ دارایی ئەم وڵاتە بەدەستوێ بڕیاری سیاسی بەدەستوێ تۆ ڕەخنە مەگرە یا وەکو جارێک کە ئێمە پاکێجەکانمان پێشکەش کرد وەکو پرۆژەیەک وەکو ئۆپۆزیسیۆن پارتیۆکی هیچ پرۆژیان پێشکەش کرد بوو شتێکی زۆر عەجایب بوو باشە ئۆپۆزیسیۆن لە دەسەڵات دانی پرۆژە پێشکەشی دەسەڵات دەکات دەڵێ من پێشنیارمە ئاوا ئەم وەزع چارەسەرکەن بەڵام تۆ نابێت پرۆژەی پێشکەشکەی تۆ دەبێنی ئەوەی قەنەعەتت پێ جێبەجێکە جا قسەی من بێ وەکو ئۆپۆزیسیۆن خۆ قسەی خۆتان بێ وەکو عەرەب دەڵێن انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال لەبەرەوە من پێم وایە ئەوە جۆرێک لە خۆ نادیدەگرتنە لە واقعەکە
کە ئەوەی کە دەڵێ بەڵێ گەندەڵی هێدی بە گەندەڵی مەی هێڵە گەندەڵی هەیە خۆ ئەوە نابێ ببێتە معەمایە کە هیچ مەتەڵی کەس بۆی حەل نەکرد بزانین لەکوێیە بەڕاستی گەندەڵی لە دەوروبەری بڕیار بەدەستانە ینی ئیستیغلالکردنی پێگەی سیاسی و ئیداری ئەوانەی کە شتیان بەدەستە دو پرسیارم ئەوەیە لە بەرەوەی کاتم نەماوە ئایا دەستوری هەرێمی کوردستان ئەگەر بچێتە ڕیفراندۆم پێش ئەوەی هەموار بکرێتەوە ئێوە بە خەڵکی خۆتان دەڵێن دەنگی لەسەر بدەن یا خۆ تێشتا بڕیارتان لەو بارەیەوە نەداوە وڵاهیەوە دەبێ وەکو هەرسێلانی ئوپۆزیسیۆن قسەی لێ بکەینەوە پێم وایە تاسە بڕیارێکی پێشوەختمان نییە بۆ ئەوە بەڵام گرنگە ئێمە پێداژی لەسەرەوە دەکەین ئەو دەستور ئەگەر بویسترێ دەستوری هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان بێ خەڵک هەموو خەڵک بێ بوونی خۆی تابینەوە دەبێ پێشتر قسەی لێ بکەین لەسەری بگەینە لە یەکتێگەیشتنێک وەکو چۆن لە بەغدا داوای تەوافق دەکەین لێرەش هەر بە هەمان شێوە لەنێ خۆمان دەبێتەوە کار زۆر سوپاس دەکەم سوپاسی ئامادەبوون دەکەم باز بۆ جەنابیشت ئازیزان تا بەرنمەیەکی نوێ و چاوپێکەوتنێکی دیکە هەر شاد بن.